ئێستا بینین کە جمجۆڵێکی زۆر لە ناو بازاڕەکانە خەڵکێکی زۆر بۆ پێداویستیەکانی بە ڕۆژ و بە شەوی ژەستنە دەرەوە مناڵەکانیانە بەر بۆی کە بتوانن بە خۆشی پێشوازی لە جەژن بکەن. لە شاری هەولێری خۆشەویست هاوکارمان سۆلین راپۆرتێکی بۆ ئامادە کردوین بزانین خەڵک چۆن پێشوازی لە جەژنەکە و چۆن خۆی ئامادەکە بە یەکەوە بینەریەم راپۆرتا بین و دواترەگەڕێنەوە فەرموو. نزیک بوونەوەی جەژنی قوربان جوڵەی خستۆتە ناو بازار لە شاری هەولێر. چەند ڕۆژێکی ماوە بۆ جێژنی قوربان و هاوڵاتیان ڕوویان کردوتە بازاڕەکان بۆ کڕینی پێداویستیەکانی ڕۆژانی جێژنیان. ئێستا وەک جاران نەما جاران کابرا لێ یەکیش تۆڕ دەبوو لێ یەکەش عادز دەبوو یەکسەر دەچووە ماڵێ لەبەرەوەی هەم مەلاکە تەسیری سەبوو بەیانیان کە قسەی بۆ هاوڵاتیان کرد دوای ئەوەش کەم بووە یعنی سڕ بووە زۆر وەک پێویست نییە بەڵام ئێستا هەر باشترە یعنی ئێستا پەیوەندی کۆمەڵاتی هەیە بەڵام لە شارە گەورەکان لە ناوچە گچکەکان زیاتر پەیوەندی کۆمەڵاتی چڕترە. وەڵا کولیچەکانمان کردو کێکمان کردو خۆمان گۆڕیەوە جلکی جوانمان کڕیەوە قەولە بڕۆینە دەشت و دەرێ دوای بڕۆینە سەیرانگاکان. فرۆشیاران تەواوی ئامادەکاریەکانیان کردو و باز لەوە دەکەن بەراورد بە ساڵانی پێشوو بازار زۆر سستە و قەیرانی دارایی کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر جوڵەی بازار. بازارەکە هیچ نییە خدای وچی ساران نییە کە وەختی ئمە جوولبەرجی کوردەواریە زۆری نەورۆزان زیاتر تەڵەبیات سەرە بەس ئێستا ئێمە زۆر احتیمال لەسەر مەسایفە حالە بشتی وا زۆر جوولبەرجی مەستا دەکردنەوە بۆ جەژن و بۆنە و ڕۆژەکان کە و زیاد تەڵەبێتی من لەسەر عەرەبیە نەفەر هاتێرکوانە بخۆ لە کوێت ڕاتی دوشمەش کوردی هاتێرە منیاکرد و تێ لە کوێت هاتی دوشمەش کوردی جوولبەرجی کوردەواری زۆر زۆر جوان بەزەمە خۆمان ئەوەی ناکەین ڕاستیتی ما پێ نادەین کەمی کردووە بە حکمی ئەو وەزعی ئێستا هەیە خەرک لە قەیراندایە جەوەکەش گەرمە ئەو جەوە لە بۆ جلچی کوردی دەوری زۆرە وەکو پار نییە بێ پارەیەکەش تاسیری زۆرە ئەگەر بێت و معاش و پارە و موچە بدرێتن لەو ئەو ملەتەی زۆر زۆر مهمە.
ساڵانە لە ڕۆژەکانی پێشاتنی جەژنەکان بازاڕی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان جم و زۆڵیان تێدەکەوێت و قەرەباڵغ دەبن بە تایبەت لە شارە گەورەکان بازاڕەکان تا درەنگانێکی شەو کراوە دەبن. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.